بەناوی خۆی گەورە میهرەبان خۆشەویستان پێمان خۆش بوو لە ئەم کورتە ڤیدیۆیەدا باسێک لە دەرمانی پارەستۆڵ بکەین. پاراسیتامۆڵ طبعا ناو عەلمیەکەی پێ دەڵێن ئەسیتامینۆفین. پاراسیتامۆڵ ناوە تیجارەکەیەتی و زۆر جاریش بە ناوی پەنەدۆڵ مەشهورە. ئەم دەرمانە لە مێژە دۆزرایتەوە دەرمانێکی زۆر کاریگەرە و لە بۆ دوو مەبەستی سەرەکی بەکاردێ. یەکێکیان ئازارشکێنە واتە دژەژانە، ئەوەی دووهەم لە بۆ تا بەکاردێت واتە دژە تایە و تاکەم دەکاتەوە. بەنسبەت بەکارهێنانی ئەم دەرمانە بە تایبەتیمە باسی گەوران دەکەین. ئەگەر نەفەرەکە عمری لە 18 ساڵ بەسەرەوە بێ و 50 کیلۆ زیاتر بێ، ئەوە دەتوانێت ڕۆژانە 3 جار ئەم دەرمانە بەکاربیینی هەر جارێک یا حەبک 500 هەتاوەکو هەزارێ. هەندێک جاریش ئەگەر پێویستبی دەتوانێت بۆ ماوەیەکی کورت بۆ 4-5 ڕۆژ دەتوانێت حەبی هەزاری 6 ساعت جارێک وەتە ڕۆژی 4 جار بەکاربێنێ. ئەم دەرمانە وەکو زیان و لاوەکی هەتا ئێستاکە توێژینەوەکان نیان سەلماندووە کە کاریگەرێکی لاوەکی یاخود مزاعفاتێکی وای هەبێ. ئەوەی کە زۆر هەیە با بڵێن خەڵک یعنی لەوانێت تووشی بێ، ئەوەش حساسی بە دەرمان بێ و هەر دەرمانێکی تر. بەڵام هەتا ئێستاکە نەسەلمێنراوە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە لە کاریگەریەکی لاوەکی ئەوتۆ هەیە. چێ بەکاری بێنێ؟ طبعاً ئەم دەرمانەوەکو باسمان کرد ئەوانەی کە ئازاریان هەیە، ئازاری کەم و مامناوەند دەتوانن ئەم دەرمانە بەکاربێنن و هەروەها بۆ تا. وا باشترە بۆ 5 ڕۆژ لە بۆ هەفتەیەک زیاتر بەکار نێت. ئەگەر هاتوو ژانەکە نەڕۆی و هەتا هەفتێک بەردەوام بوو یاخود تایەکە لە 4-5 ڕۆژ درێژەی کێشە، ئەوە وا باشترە نەخۆشەکە سەردانی دکتۆری پسپۆر بکاو لە بکۆڵێتەوە لە هۆکاری ژانەکە و لە هۆکاری تایەکە. بۆیە نابی نەخۆشەکە بە بەردەوامی نەک لە بەردەرمانەکە بەڵکو لەبەرەوەی ئەو ئازارە لەوانەیە نیشانی نەخۆشیێکی ترسناک بێ یاخود تایەکە فەنابێ بەردەوام ئەو دەرمانە بەکاربێنێ. بەڵام ئەوانی کە پێویستیان پێ و ئازاری درێژخایانیان هەیە دەتوانن بەکاربێنن. هیچ کاریگەریەکی لاوەکی یاخود زیانێکی لە بۆ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە، شەکرەیان هەیە، یاخود زەختیان هەیە، یاخود کێشەی مەعیدە و دوازدەگریان هەیە، یاخود قۆڵۆنیان هەیە، زەرێکی ئەوتۆیان پێ ناگەیەنێ و ئەوانیش کەوا کلیان تەواو یاخود پەککەوتنی کلیان هەیە. یەک حاڵەتەیە ئەویش پەککەوتنی جگەرە، چکە ئەم دەرمانە لە جگەر تێک دەشکێنرێ و تەسفیە دەکرێت لە جسم، فبۆیە ئەوانی کە پەککەوتنی جەریان هەیە ئەوانە ناتوانن ئێگەرش بەکارێنە دەبی لەژێر چاودێری دکتۆری پسپۆر بەکاری بێنن. حاڵەتێکی ترکە ئافرەتی دووجانە ئەم دەرمانە زۆر بە ئاسانی دەتوانرێ و ئاساییە بەکاربێنرێ و زیانێکی لاوەکی ئەوتۆی نییە. ئەگەر هاتوو پێویستی پێبوو ژانی هەبوو یاخود تای هەبوو دەتوانێت لەلایەنی ئافرەتی دووجانەوە بەکاربێت. لە کۆتاییدا هەموو دەرمانەک وا باشترە کە پێویست نەبوو بەکارنێت، چونکە هیچ دەرمانەك 100% خاوێن نییە، بەشی خۆی هەر زیانی لاوەکی هەیە. بەڵام دەتوانین بڵێن زیانی لاوەکی پارەستۆڵ کەمترین زیانی هەیە بە بەراورد بە دەرمانەکانی تری ئازارشکێن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.